بێگومان ئەمڕۆ کاتێکی خۆشحاڵیە کە ئەم کۆنفرانسە لە ژێر چاودێری جەنابی سەرۆک بارزانی بەڕێوەچوو. جەنابی سەرۆک هەمیشە پاڵپشتی لە پەیامەکانی و دروشمەکانی یەکێتی ئافرەتان و هەموو ئەو ئافرەتانە دەکات و پاڵپشتی خۆی دووپات دەکاتەوە لە بۆ داکۆکیکردن لە مافەکانی ئافرەتان و هەمیشە هاندنی ئافرەتان بووە بۆ ئەوەی بێنە پێشەوە و بۆ ئەوەی بتوانن مافەکانی خۆیان بەدەستبێنن. ئەوەی گرنگ بوو لە کۆنفرانسەدا چەندین پرۆژە یاسای گرنگ لە ناو کۆنفرانسەکەدا ئاماژە پێکراو کە دەبیتە یەکێک لە خاڵە گرنگەکانی ڕاستپاردەکان، ئەویش کە هەموارکردنەوەی ئەو پرۆژە یاسایە کە ڕێژەی ئافرەت لە سەتاسیە لە بەشداریکردنی ئافرەت لە سەتاسیە ئەوە کە دەگۆڕدرێت لە بۆ ١40 بەو هیوایان ئەو پرۆژە یاسایە بێتە بواری جێبەجێکردن و لە کاتی دەستپێکردنەوەی پەرلەمانی داهاتوو.